ئەمڕۆ ئێمە وەکو بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی کوردستان پێنج بۆردە هاتوین بۆ ئێرە بۆ پەرلەمانی کوردستان لە نێزگەوە باسی ئەو بانگەوازی خۆمان ڕابگەێنین کە ئەو بانگەوازە بۆ پەرلەمانە بۆ سەرۆکایەتی هەرێمە بۆ حکوومەتی هەرێمە و بۆ سەرۆکایەتی کۆماری عێراقا بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق پەرلەمانی عێراقا و هەروەها UN ڕێکخراوە ژینگەیەکانی جیهانی مەبەستی ئێمە ئەوەیە ئەوەی کە ئەمڕۆ تورکیا ئەیکا بەرامبەر خاکی کوردستان حقیقت پێ ئەوترێ ئەرض المەحروقە یعنی زەوی سوتاو یعنی دارە بڕێ دارەکەشی بوو ئەینێرە بۆ ئەو دی و ئەوەشی ماوەتۆ ئەیسووتێنێ کە دار نەما لە هەر شوێنێ ژیان نامێنێ و هەروەها باسی ئەوەمانش کردووە لە بانگەوازەکەمانە و یاداشنامەکەمان بۆ پەرلەمانی کوردستان ئەوەیە کە حکوومەتی جمهوری ئیسلامی ئێران ساڵانە بە بیانۆی جیاواز ئاوی زێ بیچووک و ئاوی سیروان ئەبەسێ بە وتەی وەزیری سەرچاوە ئاویەکانی عێراق ١٧٠ ئاوی دوکانی بەستووە لە ئێران وتێ ئێستا نایەت و ١٠٠ ئاوی سیروان لە ڕێی جمهوری ئیسلامی ئێرانەوە گیراوە ئێستا بەنداوی دەربەنی خان بە پێ دوایین لێدوان بەرەبەری بەنداوی دەربەنی خان لە 11 مەتر دابەزیوە گەرمیان وشکە ساڵیە و کوردستان وشکە ساڵیە ناڵێم ١٠٠ بەڵام 150 توانم بڵێم وشکە ساڵێ سەر و زیاتریش ئەو وشکە ساڵێ کە باسەکرێ ساڵانی پێشوو نەبووە ئەمە کاریگەری زۆری ڕوویداوە ئەوەی کە ئێستا ئەکرێت لە سنوورەکانی حکوومەتی عێراق و تورکیا 320 گوند چۆڵی کردووە بەبێ ئەو بردومان و ئەو شەڕە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستانە هەیە ئەمە جێنیگەرانیە بە هیوای ئەوەی حکوومەتی عێراق بتوانێت لە ڕێی دیبلۆماسیوە حکوومەتی هەرێمیش دەبڕێ دیبلۆماسی ئەم کارە چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەرێک بۆ ئەو وشکە ساڵی و ئەو کەم ئاویە کە حکوومەتی ئێران سەبەبی یەکەمێتی دووەمیش وشکە ساڵیە کە ڕێژەی باران کەم بووە بتوان ڕێگە چارە بدۆزنێت بۆ جوتیارەکان و ئاوی خواردنەوەی هەڵەبجەوە تا گەرمیان ئەوە داواکاری کە باسم بۆ ڕێستان کرد داواکاری ئەوان بەکاری خۆیان هەڵسن وەکو پەرلەمان بەکاری دیبلۆماسی ئەو قونسڵخانانە کە لێرە ئاگادار بکرێتەوە کاری پەرلەمانی خۆیان هەڵسن لە خەمی خەڵکا بن و جلسەیەکیش بۆ ئەوە دانن کۆبنەوەیەک وعدیواندا کە ئیمزایان کۆ کردو کە بتوانن کۆبنەوەیەک بۆەوەی ئەو دار بڕینە و ئەو دارسوستانەی کە تورکیا ئەیکاو و ئەو بڕینەی کە ئێران بەرامبەر کوردستانێکە ئەنجام بدەن و بۆی بتوانن بڕیارێکی گونجاو بدەن لەو بارەوە